او اللي خاف الحواي مال البريكات. لا موجود بس هذا كان بسط شيء كان تلاري رسو خوشي احتمال بو همو فيش مرة هذه كانت أورث نايف يقطع سوبر نبي شي حاضرة كيروا راس فريق فريق عارف شيء عارف شيء او يا دست بكرت اول جار بو كاروبارة عسكري بكارينا بو بالانقفز بالمظلات يعني سكاي دايفين عسكر بكارينا حرب العالمية ايكي وحرب العالمية دوي بيشتينجي بو كاروباري سيفيليان يمدني صالة 1933 اول يانا العراقي دست بكر يانا كمدني دست بكر العراقي وبيشتينجي بردوان بو حتى صالة نوطيك لا صالة نوطيك جلبر خط 36 فلاي زون ممنوع بو لمنطقة كردستان أو فرينها بو حاول منظور ده بداية بس نمان توانيشكو ممنوع بو لزوني إيما فرين هبيد لصالة 2003 أول فرين ماركت موافقي فرقي صدويك المجلوقة يكم فرين ماركت بو تجربة لمنطقة كردستان ما فرين كرت بيشتي هنجي صالة 2006 حولك بقوات ماندا براستي بيارمتي كرستم خواعفوكا لقال كابتن كردوان لقال كابتن حيدر لقال من دو صالمان حول ده حتى بيمان او بكو تبقى هنا الحكمتي ماكو افيانا بو تشباشا كفايدة تويتشنا مثلا فايدة اول كمثلا بو مسألة سياحة زور باشا بو منطقة ما اجبر شاخت مهين اجبر منطقة ما تهين جان قلق والبر اوش افياريا ياريكا عالمية يعني نتشكي آصانة شكو براستي ياريزانت ما يعني لاعبت ما نوكي هاللعبة كعادية او لعبة يعني او ياريا ياريزاني ما يعني لاعب ما دلكي بيجن عاصم بيدفيد نوكي فوتبوليا نوكي باسكتبوليا مهارة تنبي نفت يعني تكتيك نفت تكتيك دفيت فكري ذهني دفيت دلوي قايم بيت تشكو ادنى خلتي شي مثل عسمانة دفيت خلالي كان ثانية بزان كحقوق تشوا خو قرطار كد يعني تشوا شيت خو بسلامتي جهين تعردي نوكي ياريتنا مثلا اصابه ويكيم ترن ياندي بيش كيت خدينا كت ياندي دستش كيت ياندي فشل اينيتنا او خطوره وزترش او ويش الشياري ديت ابت عامه او ياريا ناوي باراغلايدينغا ياخذ باراغلايدر حفتايا كان دامزراوه باولين لهشتايا كان زياتر بري بيدراوه وتا امروش بردوامي هي زياد سوته بيش لا استيكايا توانین بڵین زۆر لە پێشەوەیە و لە کوردستان لە ساڵی 2009 یەکەم یانەی هەولێری ئاسمانی ئەو یاریە هێنا کوردستان با بڵین یەکەم یانی کوردستانە ناویان لێناوە یانەی دایک.
وەرزشە بە وەرزشی ئاسمانی ناوزەند کراوە. ئەگەر بەگشتی قسەی لەسەر بکەین نادی ئێمە یعنی ئاسمانی هەولێر چەند جۆرێکی هەیە کە ممارەسەی تیاکری هەچ کەس بە پێی هیوایەتی خۆی ممارەسەی وەرزشەکەیەکە. لەوانە ئەوەی کە سەرەکیە و زۆرترین بەشداروی هەیە پەرەگلایدەرە. پەرەگلایدەر ئەتوانم بڵێم ئەو پەڕەشوتەیە کە ئێمە ئەچینە بەرزایەکان لەسەر شاخەکانی کوردستان شوێنێکی بەرز اختیارەکەین ئەیکەین بە تێک ئۆف بۆ شوێنی فڕینی خۆمان و لە شوێنێکی نزیکی ئەو شاخێش کە گونجاو بێ لەلایەن ڕاهێنەرەکانمانەوە شوێنێک دیاریەکرێ بۆ لاندین بۆ نیشتنەوەی فڕۆکەوانەکانمان. ئەم وەرزشەی ئێمەش بە تایبەتی وەرزشەیەکی ئاسان نییە. داینەمۆی دروستبوونی یاریزانێکی تۆکمە SIV بەڕاستی. SIV خۆشبەختانە لە کوردستانی شاد چەند پایلۆتێکمان هەیە. پایلۆتەکانمان دەورەی SIVیان دیوە بە چەندین مەرحەلا تێپەڕیون و SIV لە چەندین جوڵە پێگیە. بۆچی ئەو جوڵانە و SIV گرنگجی چییە؟ ئەوەیە کە ئەگەر خوای نەخواستە لە هەر حاڵەتێکیکە ئەو پایلۆتە تووشی هەر تێکچوونی باڵێک بێ، هەر ڕووداوێکی نەخوازراو بێ، شتەکەی لەلا تازە نەبێ، شتەکەی لەلا شتێکی ئاسایی بێ و بتوانێت بە هەمان ئەو شێوەی کە SIVەکەی دیوە بتوانێت کۆنتترۆلی باڵ بکات. ئەمە ساڵە 2006 دەست پێ کرد و vێیانەی دامەزرین هەولێرێ وەکیدمە هەولێرێ دامەزران چکۆ هەولێر حسابکە عاصمەی کوردستانەیە پایتەختە مە حولێکی قووەتدا حتا وەزارەتەمە تێگەهشتی و ئەفیانە بوو چ باشە ئەنی ئەف نادیە بوو چ باشە طبعا پاریکاریا ڕەحمەتی کاک ڕوستەم حەلاق و کاپتن کوردوان و کاپتن حەیدەر يعني 2 ساڵە پێوە بووین حتا مەشیان vێیانەی دامەزرینین بشین تشتێکی بکەین کو بشین کوردستانê بۆ خەرکی دی دیارکەن و ئەمژی هەینە ئەمژی شێن vê وەرزشێ بکەین پڕاستی ئەو وەرزشە دڵ پێ دەوێت و ماشەڵڵا خەرکی مێ کوردستانیش یعنی عامەتەن ئەشێن بێژم کەمە دامەزران خەرکێک زۆر هات دێ بێژن ئەم دێ فڕن کچ بوون ژن بوون گەنج بوون یعنی تشکی وا بوو مەت ئەف تەوەقعانەت کرد چکو بڕاستی ئەف وەرزشەکە ئەوها ئاسانینەوەکی هەنکە زردکە ئەگەر بتێ فێری پەرەماتۆر ڕوانەبی بەشی پەرەماتۆر ببی دەبی سەرەتا دەست بە پەرەگلایدەر بکەیت لە بەشی پەرەگلایدەر لە ڕێی ڕاهێنان لە ڕێی مدەڕی بۆ ڕاهێنان بە یاریزان دەکرێت تاوەکو بە تەواوی پێرفێکت دەبی لە ناو وەرزشی پەرەگلایدەر کە پێ دەڵێن فری فلاینگ واتە فڕین لەسەر شاخەوە ئەگەر لەو ئاستەکەی زۆر باش بوو دوای تەواوکردنی خولی SIV خولیای ئەوەی هەبوو کە بە پەرەماتۆرش بفڕێ واتە لە شاخەوە بێتە ناو شار یان هەر شوێنێکی تر کە مەبەستی بوو بفڕێ ئەو دەتوانێت لە ڕێگای ئەوەی کە خۆی فێری فڕینی پەرەماتۆر بکە لە هەر شوێنێک کە مەبەستی بوو دەتوانێت بفڕێ ئەوش لە ڕێگای وەکو باسم کرد لە ڕێگای ماتۆڕەوە کە پاڵە پێوە دەنێ و باڵەکەش بەرەو ئاسمان بەرزت دەکاتەوە.
تشتي خوش لو ورزشة وكي ورزش ترنينة همو ورزش تمنك هي يعني عمرك هي عم دي بيجي تشتي عندك الورزش ما تشيا ما 18 صالش هي وما 65 صالش هي يعني تشتي أوا الهمي عمرها دست بيتكت يعني ملاعب هي 19 صالة ملاعب هي 5 صالة ملاعب هي 65 صالة يعني تشتي باش لو ورزشة 80 بس وكيما قلت هنقول أو ورزشة دلكي قايم بيدفيد تشكو خطراوي زيادة للسلامة ياوي صراحة بنقول بيجم يعني العسمانية نوكي ناف مالافانيا احتمال خنقة نوي مثلا خندق أو بيجا 20 صديان 10 صديان يعني كرة طوبانية جلا بيدشكي يعني دسي دشكت يعني توشي رودا أو كي بيت رودانا كي كم ده بيتن ورزشي ما فرق لقلهم ورزش سبب التحاقي اولا حبي للطيران والاقليم يتمتع بخاصيه جغرافيه اللي هي تمتلك جبال عديده اللي تساعد على الطيران هذا اللي شجعني. بالنسبه لهذه الرياضه الجانب الحضاري تنقل صوره ايجابيه عن المنطقه وعن البلد العراق وبالاخص اقليم كردستان لانه يتمتع بالمناظر الخلابه والجبال العديده فهذه تنقل رساله انه هذا البلد متحضر مواكب الدول الخارجيه وتنقل تنقل انه للسياحه تنقل الجانب الاقتصادي للاستثمار. ماكا احمد جان ماكا بانر وانا لخو دينيره اثريره بيت هوليري آسماني سروچی یانەکە بەڕێز کاک عەلی ئەتروشیە و بەندەش من جێگرم لە یانەکە جێگری یانەی هەولێرم و کاپتن حەیدەر ئەمین سڕی یانەکەمانە و دوو ئەندامی تریشمان هەیە کە مەسئولی بەشی مالی و کارگێڕی یانەکەمانن. ئەندامەکانمان طبعاً ئەندامەکانمان الحەمدوللا هەستەکەم لەم ماوەی ئەخیرە گەنجێکی زۆر ڕووی کردوتە ئەم وەرزشی ئاسمانی بە تایبەتی پەرەگلایدەر. ئێستا توانم بە دڵنیایی پێتان بڵێم ئێستا حاڵی حاضر نزیکەی 50 فڕۆکەوانمان هەیە لە هەموو بوارەکانە. 50 فڕۆکەوان بەس لە یانەی ئاسمانی هەولێر هەیە و تەسەور ئەەکەم ئەگەر هەڵە نەبم لە ژمارەکەیە نزیکەی زیاتر لە 250 فڕۆکەوان لە هەرێمی کوردستانە هەیە بەس لەو یانە و ڕێکخرا و باڵی ئازادوانی کە هەن لە کوردستانە بە هەمووی ڕەنگە لە سەروی 250 فڕۆکەوان بێ. بدأ تاريخ طيران البالون في العراق في ثمانينات القرن الماضي حيث كان نادي فرناس يمتلك بالون وطار عدة مرات يعني. بعدين بدأ صناعة البالون في العراق سنة 2001. قمت بصناعة أول بالون في العراق بدأت من سنة 2001 وصنعت عدة بالونات تقريبا في 9 بالونات. صنعت بالون للسودان وعدة دول وصنعت بالون لوزارة الرياضة والشباب في بغداد وقمت بطيرانه سنة 2006 بالمهرجان اللي صار بمطار حرير 2006. وبدأ مع بدء إنشاء نادي أربيل الجوي سنة 2006 بداية وعندما تم تأسيسه سنة 2008 شاركت بعدة بطولات ومهرجانات في الدول العربية منها سوريا والسودان وليبيا وفي كردستان وفي بغداد. هو البالون اكو هوت اير بالون واكو البالون الهيليوم. البالون الهيليوم هذاك له غير استخدامات. بالون
الهوت اير بالون اللي هو البالون الهواء الحار بعدة أنواع، مثل أكو يشيل شخص واحد، شخصين، 3 أشخاص، 4 أشخاص، 20 شخص، حسب يعني حسب الحجم مالته. Je suis Coralis, je suis arrivée au Kurdistan il y a 4 jours. On était à Dahu, qui est sur la montagne en train de se reposer, et on a vu une aile, donc on est allé voir, c'était des parapentistes, on a été super contents de les rencontrer, de faire un joli vol avec eux, de rencontrer le club, et ils nous ont invités à venir aujourd'hui voler avec eux, avec le club d'Erbil, faire un joli vol avec eux, de rencontrer le club, et ils nous ont invités à venir aujourd'hui voler avec eux, avec le club d'Erbil. Donc on est là, le paysage est magnifique, c'est vraiment sympa le Kurdistan, et voilà, les gens sont très شێوازی پاراگەیدەر جۆر و شێوازی زۆرە و ئەوەستێتە سەر شێواز و دیزاینی دروستکردنی باڵەکە و یەکێک لەو جۆرانەکەەوە بە پیادە سەرکەوتن لە بواری شاخەوانی و دواتر هاتنە خوارەوە بە باڵی تایبەتی شاخەوانی و هەم لە ڕووی جەستەیی و هێز و تواناوە هێز و توانایەکی باشیەوێت و بە هەمان شێوە لە تەکنیکی فڕین لە شاخەوە کە ئەوانەی سیارە ناگەن پێ یاخۆ ئۆتۆمبیل یاخود کەرەستەی گواستنەوە وەکو ترەفیک لە وڵاتانی تر ناگەنە لووتکەکان بە پیادە سەردەکەون و لەوێش بە فڕین دێنە خوارەوە و شێوازی تەکنیکەکەی بەرزترە لە پاراگلایدەری ئاسایی کە سیارە و یاخود کەرەستەی گواستنەوە دەیان باتە سەر ئەو جێگایی کەواتێک ئەو فیلێ دەکەن. لەبەر شاخێتمێت کوردستانی جوان ڕاستی يعني ورزشك بو سياحة قلق باشا يعني كان جانا يورجم چونا چاي كورك يان چونا چاي زاوا يان چونا چاي بيرا مقروم يان چاي تأمت بيجين الكوية وقت تفري يعني بو خلقك يوكيد الخوشية كيا كيف خلقي فيت شتت الباري سياحة تشتكي زور مهمة وزور جوانا بو واجهة كاني بو كردستان بدر كبيد. ئەگەر کەسەکە بیوێ بە شێوەیەکی ئەکادیمی و دروست فێری ئەم وەرزشە بێ ئەبێ لە دوای 10 تا 15 تا 20 فرین ئەبێ بڕات دەورەی SIV ببینێت چونکە گرنگترین خاڵە بۆ سەلامەتی گیانی یاریزانەکە. ئێمە کە ڕاهێنان بە یاریزانەکەکەین یەکسەر بە هەڕەمەکی بێری ناکەین بە شێوازێکی ئەکادیمی هەم دەورەی نەزەری هەم عەمەلی ئەیبینێ پاشان لە دوای ئەوە کە فڕینی شاخ و گرد و ئەوانە تەواوەکە لە دوای ئەوەی کە زانیمان کۆنتترۆلی ئەکەوێتە دەستی خۆی و خۆی توانێت فڕیم بکە و خۆی لاندیم بکە یەکسەر بەرنامەی بۆدانین کە بڕات کە ئێستا حالین لە ئێستا نزیکەی زیاتر لە 10 پایلۆتمان حازرە بۆ ئەوی کە کەشی دەرەوەی وڵات گونجاو بێ و بیان نێرین SIV بکەن بۆ ئەوی کە ئیتر وردەوەردە پێشکەوتن بە خۆیانەوە ببینن. ئەو یاریە یەکێک بوو لە حەز و ئارەزەکانی منداڵیم کە هەمیشە خەونم پێوە دەبینی خۆم ببینم لە ئەسمان و لەگەڵ ئەو نادیەش نزیکەی 2 ساڵە بەردەوامم تەمرین دەکەم و 26 فڕینم هەیە لە ئەسمان و هەتا ئێستاش هەر بەردەوامم ئیشەڵا هەر بەردەوامیش دەبم خەونەکانی منداڵیم هەمیشە دەینمەزی. ئەو هەستەم هەیە کە ئەو خەونەی کە دەمبینی خەون بوو بەڵام ئێستا کردیتمە ڕاستی و هەز دەکەم لەگەڵ باڵندەکان دەفڕم لەوەی خۆشتر تام نابینم.
هەردیگیان ڕاستیرکە خۆی لە بەشی پەرەماتۆر پاش ئەوەی کە ئەو شخصی ئەو کەسێک کە دەوێت خۆی فێری فڕینی پەرەماتۆر بکات لە پەرەگلایدەر تەواو ترسەکانی نامێنێت لەبەرچی لەبەرەوەی خولی SIV ئەنجام دەدات خولی SIVش بە تەواوی ترسی لە دڵ دەردەبات و تەنها چەند تەکنیکێکی نوێ هەیە کە لە بەشی پەرەماتۆر تەطبیقی بکە و بتوانانی فڕینی ئاسایی پێ بکات. لە تەجروبەی شاخ یەکەو سەر یەکێک مدەریبێک لەسەرەوە بەڕێی دەکا پێش ئەو کەسێک شارەزا دەفرێ چێکی هەوا دەکا کاتێک دنیا گەرمە هەوایەکە سابت نییە گرەی تێدایە جا کەسێکی شارەزا دەچێت ئەگەر گرەی تێدا بێ ئەو کەسە نانێرین کە تازە فێر دەبن بگرە هەتا 20 فرنیشی هەبێ ئەو کەسانە نانێرین هەیە زیاتریشی هەبێ نایەنێرین وازیان لێن بەڵام ئەگە هەوایەکە سابت بوو بەڵێ یەکە سەر بەڕێ دەکەین هەوایەکە خۆشە و ئەو کەسە دەتوانێت فڕین بکە و سەلامەتیشە. لە مەسلەی SIV دوو بەشی سەرەکیمان هەیە بەشی ئاکرۆباتیک لەگەڵ کرۆس کانتری هەردووکی ئەساسیاتی هەردووکی ئەوەیە کە ئەبێ پێش وەخت SIV کردبێ SIV کۆمەڵێک مانۆڕی سەرەکی تایە ستۆڵ سپین ئەو حاڵەتانە نەخوازراوانەی کە بەسەر تادی وەکو کۆلاپس ئەسیمتریک سیمتریک وەک کۆمەڵێ مانۆڕی ئاکرۆباتیتێکی تایە وەکو سپایرۆل دایف وەکو وینگۆڤەر ئەوانە هەمووی ئەگەر کەسەکە SIV نەکردبی و نەچوو بێتە ناو حاڵەتەکە و بەداخەوە ناتوانێ بیکە ئەساسیاتی ئەوەی کە تۆ بتانی ئەو ئیشە بکەی ئەبێ SIV بکەی واتە دروستبوونی پایلۆتێکی ئەکادیمی واتە ئەوەی کە بیدایەتێکی ئەکادیمی هەیە و پاشان SIV بکەی ئەگەر SIV نەکردبێ بەداخەوە کە ناتوانانی کەسێکی ئەکادیمی و دروست لێ دروست ببێ. یەکەم فڕینم زۆر خۆش بوو هەرچەنە یەکەم فڕینم کانسڵ بوو و دەست و شتم بریندار بوو بەڵام هەر کۆڵم نەدا هەرویستم بفڕمەوە هەستێکی زۆر خۆشم هەبوو هەرا هەستە شوای لێکردم بەرداوام بووم فڕینەکان هەمیشە بەرداوام بخۆی ئەو یاریزانەی دێک حەزی لێە ئارەزوو لێە بای هەندێک ترسی هەر هەیە بەس کە هەر پێت لە عەرز بۆەوە ئەو ترسە نامینێ حەز بە خۆشی دەکەی. بداية مانجا چار پشگیریا کابینان و حکمت هرم کردستانه ما بطولك عربي الهرم دا ترتيب كربو آماده بونا 10 حتى 12 ولات عربي و هدف مدفي بطولة دا چبو اول تش كافي ورزشي بيش بخين و یا دوی بو برهنان گلک باش بو و یا سوی بو مثلا گشت و گزارش گلت چکه مهم بو بس بداخوا کرونا نهلام بطوله خب تمامتی بین آن دست ببکن بس ان شاء الله خونا ما او اف سالنا بي سالا كادي نبي تا اكادي ان شاء الله دوی بطوله الكردستان جاركادي نيفا كينبا